وەبەرهێنان بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی بکەین لە ئێستادا ئێمە توانین بڵێن وەزعمان زۆر لە تۆپایە لەبەرەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو گەشە سەندین بە شێوازێکین لە کۆی ئەو هەشت بەڕێوەبەراتی گشتی لە سنوورەکە هەیە لە هەرێمی کوردستان هەیە. ئێمە لە بە مەرحەلەی سێم و یان چوارەماین بەردەوام لەگەڵ هۆکە لە منافەسەیان لە ڕووی گەشەکردنەوە. ئەوەی جێ دڵخۆشیە کە ئێستا کە لەم کاتەیە خاوەن 120 پرۆژەی وەبەرهێنانی لە کۆی سێکتەرەکان زیاتر لە 90 پرۆژەی لە ئێستا لە کارکردن و ئەهام پرۆژانەیش دابەشکاری کراوە لە قەزای کەلارە هەمانە هەروە لە قەزای ڕزگاری لەگەڵ قەزای کفریە. بێگومان ئەگەر خۆتان ببینین لە 34 ساڵی ڕابردوو بەراورد بکرێ بە ئێستا و بژانەوە بە شێوەیەکی گشتیە بینی. ئەوەی جێ دڵخۆشیە لە ئێستا ئێمە چەند سێکتەرێکمان تەواو تەکامل کردووە لەوانە نیشتەجێبوون لە کۆی سنوورەکە هەروەها بازرگانی. ئەوەی جێ دڵخۆشیە پار ساڵ توانیمانە ڕێژەیەکی زۆر پرۆژەی پیشەسازی جێبەجێ بکەین کە هەمویان دەست بەکارە بن لەم ساڵدا کە ئەمەش خۆی بۆ خۆی ژێرخانێکی ئابووری بە هێزمانەداتێ بۆ گەرمیان وەروەها زۆرترین هەلیکار دروست دەکات. باشتوانانی ساڵین هەلیکارێکی باشی بۆ گەرمیان دروست کردووە گەنجان کەوتنەوە سەر کار جگە لەو ئەوەی سوودیشیە بێت. بەڵێ ئەوەکو باسم کرد ئێمە لە 4 ساڵی ڕابردوو بەراورد بە ئێستا ئەگەر نمونەوەرگری ئەمە هیچ پرۆژەیەکی پیشەسازیمان نەبووە. ئەوەی جێ دڵخۆشی ئێستا خاوەنی 25 پرۆژەی پیشەسازین، بەڵام پرۆژانە یا لە قۆناغی کارکردنن یا وەکو لە دەست بەکاربوونن. چەند پرۆژەیەکی کەممان کە تەواو بووە کە ئێستا بە سەدان هەلیکاری دروست کردووە و ئەوەشی کە باسمان کرد لە ڕزگاری ئێمە 4 بۆ 5 پرۆژەمان جێبەجێ کردووە. هەروەها لە شارەوانی گردەگۆزینە کە بم پرۆژانە لەگەڵ تەواوبوونی دەتوانم بڵێم 4 بۆ 5 هزار هەلیکار دروستەکە بە شێوەی ڕاستەخۆ لە ناو پرۆژەکانە. پلانتان هەیە بۆ پێباز و کفریشکە پرۆژەی دیکە بەدەست بەکار بن؟ بێگومان ئێمە پلانمان هەیە نەک هەر لە پێباز و کۆی هەر بستێک لەم گەرمیانە کە جێگەیەکی دەرفەتێکی تیا بێ کە بتوانین پرۆژاتی تێدا ئەنجام بدەین بەبێ جیاواسی.